welcome to this IMF press conference on the World Economic Outlook update, which we are... The COVID-19 pandemic ڤایرۆسی کۆڕۆنا ئابووری جانی بەڕێوەداخستنێکی گەورە بردووە. هەرچەندە ئەو ڕێکاریانە گیرانتە بەر توانی بەشێکی زۆری ژانی هاوڵاتیان لە مەترسی ڤایرۆسکە ڕزگار بکات. بەڵام لەگەڵ ئەوەشدا گەورەترین زیانی ئابووری لەکەوتۆتەوە و بەردەست نەبوونی چارەسەری پزیشکی ڕیشەیی بۆ ڤایرۆسەکە ئەو مەترسیانە لەلا زیاتر کردوین کە ئابووری جیان زۆر زیاتر بەردۆخێکی خراپتر هەنگاو دەنێت، چونکە ماوەی بەردەوامی بڵاوبوونی ڤایرۆسەکە کۆنتڕۆڵکردنی نازانرێت. بەراورد بە پێشبینی ئەوروپیەکانمان بۆ مانگی نیسان ئێمە پێشبینی دەکەین ڕووبەری داکشانێکی زۆرتر ببێتەوە و ساڵی داهاتووش گەشی ئابووری بەئاستێکی کەم گەشەکردن بەخۆ ببینێت. پێشبینی دەکرێت لەم ساڵدا کۆبەرهەمی ناوخۆی بەڕێژەی لە 4.9 کەم ببێتەوە. ئەمە لە کاتێکدا مانگی نیسان ئاستی ئەو پێشبینە بە 1.9 دیاری کرابوو. global output is projected to decline by -4.9%